ژمارەی با بڵێن ئەو نەخۆشە تازەکان کە لە ساڵی 2007 ڕیکۆرد کرایە ئێمە بە شێرپەنجەی سێنتەری شێرپەنجەی هەولێر لە نەخۆشخانەی نانەکە لورزگاری هەتا ئێستا نزیکەی 2800 فایلی تازەمان کردیا. لەوانە نزیکەی 90 با بڵێن برا ئاوارەکان و نەخۆشی ترەوەی دەرەوەی هەرێمی کوردستانە و نزیکەی 1900ش ناوەوەی هەرێمی کوردستانە. ئێمە ڕۆژانە نزیکەی 250 زیارەتمان هەیە نەخۆشەکان بە نەخۆشە کۆنەکان و تازەکان. ئەو نەخۆشی تازە پشکنینی بۆ دەکرێت لە نەخۆشخانە، دوایە بەپێی پرۆتۆکۆلەوانە چارەسەری بۆ دەکرێت. هەروە ئێمە خۆشبەختانە ڕێژەی با بڵێن شێرپەنجە تا ئێستا لە کوردستان لەژێر ستاندەری جیهانیە بەراورد بکەین ئەگەر بێت و لەگەر وڵاتەکانی کە هەموو ساڵێ ئاماری شێرپەنجەیان بڵاو دەکەن تا ئێستا ئەمە ڕیکۆردەکان لەژێر ستاندەری جیهانیە و هەروە ڕێژەی چاکبوونەوەشمان زۆر باشە. هەتا ئێستا ژمارەی بەرچاو چاکبوونەوە بە تەواوەتی لە نەخۆشی شێرپەنجە و ڕێژەی مردنیشمان زۆر کەمە گە بەراوردکەی بە وڵاتەکانی تر.